نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. شەش، خۆشەویستی دڵان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکردەیەک بوو خەڵکی خۆش دەویست و خەڵکیش ئەویان خۆش دەویست. بەڕادەیەک کە هەر یەکێکیان وای دەزانی پێغەمبەری لە هەموو کەس زیاتر خۆش دەوێت و پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئەوی لە هەمووان زیاتر خۆش دەوێت. ئەو درودی خوای لەسەر بێ ئەویندار بوو. بەر لە کۆچی دوایی چەندین جار لە ناو مزگەوتدا لای دەکردەوە بەلای هاوڵانیدا و سەیری ڕوخساری دەکردن و چاوەکانی فرمێسکیان هەڵدەڕشت، چونکە دەیزانی بەم زوانە لێیان جیا دەبێتەوە و ئیتر لە دنیای ڕۆشندا نایان بینێتەوە. کاتی ئەوە هاتبوو کۆچ بکات بۆ حزوری پەروەردگاری. ئاسمان نشینان بە تاسەوە چاوەڕێی بوون، بەڵام ئەو کە نمونەی وەفا و ئەمەک بوو فرمێسکی دەڕژاند و دڵتەنگ بوو بۆ جیابوونەوەی لە هاوڵە خۆشەویستەکانی. هاوڵەکانی خۆش دەویست و پارێزگاری لێدەکردن. لەبارەیەوە دەیفەرموو: خەڵچینە، جنێو بە یارانم مەدەن. هەروەها دەیفەرموو: هاوڵانم وەک ئەستێرەن، شوێن هەر کامیان بکەون ڕێگەی ڕاستان گرتووە. هەروەها چەندین فەرمایشتی تریش کە دەبنە بەڵگەی ئەو خۆشەویستی و پاراستنە. هەروەها خەڵکیش ئەویان خۆش دەویست، خۆشەویستیەک کە پەسەندکردنی لە توانادا نییە. ئەو خۆشەویستیە لە کڕۆکی دڵانەوە سەرچاوی گرتبوو، مەگەر خۆشویستنی ئەو بەڵگە نییە لەسەر کامڵبوونی ئیمانی ئیمانداران. هاوڵانی کە لە لووتکەی باوەڕدا بوون لە بڵندترین ئازدا ئەو نازدارەیان خۆش دەویست صلی الله علیه وسلم. بێباوەڕانی قوڕەیش حەزرەتی خوبەیبیان لە لای ئاوی ئەلڕەجیع بەدیل گرت و هێنان بۆ جێگەی لە سێدارەدان. لێیان پرسی: ئایا پێت خۆش بوو ئەگەر محەممەد لە جێگەی تۆ بوایە و تۆش لە ناوماڵ و منداڵی خۆتدا بێوەی دابنیشتیتایە؟ ئەگەر بیوتایە بەڵێ، لەوانە بوو ئازادیان بکردایە. بەڵام ئەو بەم جۆرە وەڵامی دانەوە: نە سوێن بەخوا، حەز ناکەم تەنانەت دڕچێکیش بچێت بە پێیەکانیدا. دوای کۆتایی هاتنی جەنگی ئوحود، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێکی نارد تا سەعدی کوڕی ڕەبیع بدۆزێتەوە کە دۆزیەوە زۆر بە سەختی بریندار ببوو. لە حاڵی پرسی، ئەوی ژووتی: تازە من بە مردوو لە قەڵم دەدرێم، بەڵام سەلامم بە پێغەمبەری خوا بگێنە، سوێن بەخوا لەو دیوچێوی ئوحودەوە بۆنی بەهەش دەکەم. هەروەها سەلامم بە هۆزەکەت بگەێنە و پێیان بڵێ: سەعدی کوڕی ڕەبیع پێتان دەڵێت هەتا چاوێکتان بە تروکایی بمێنێت و ڕێگە بدەن کەس دەستی خراپەی بگاتە پێغەمبەر، ئەوە بزانن لە لای خوا هیچ بیان وێکتان لێ قبول ناکرێت. سومەیرا کە یەکێک بوو لەو هاوڵە ئافرەتانەی بەشداری جەنگی کردبوو، لە مەیدانی جەنگدا بە دوای پێغەمبەردا دەگەڕا و دەیپرسی: کوا پێغەمبەری خوا؟ خەڵک ئاماژەیان بۆ جەنگەکەی کرد. کاتێک بینی سەلامەتە، وتی: دوای بینینی تۆ بە ساغ و سەلامەتی، ئیدی هەموو بەڵاو موسیبەتێک ئاسانە. لەو کاتەدا کە نوسەیبەی کچی کەعبی ئەنساری شمشێری بەدەستەوە بوو بەرگری لە پێغەمبەر دەکرد، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کوڕە بریندارەکەی کرد و داوای لێکرد بچێت بەدەمیەوە. نوسەیبە بیری نەمابوو کە کوڕێکی هەیە و بریندار بووە. بەپەلە چوو بۆ لای و برینەکەی تیمار کرد. ئەوجا پێیوت: هەستە ڕۆڵەی خۆم، ڕۆژی بەرگریکردنە لە پێغەمبەری خوا. جارێکیان حەزرەتی ئەبوبەکری سەدیق لە ئاکامی بەرگریکردن لە پێغەمبەر و بانگکردنی خەڵکی بۆ ئیسلام هێندە دووچاری ئازار و لێدان بووەوە لەلایەن بتپەرستانەوە لە هۆشخۆی چوو. دوجار لەگەڵ خۆر ئاوابووندا دەمی بە چەند وشەیەک هاتەگۆ. ئەوە بوو پرسی: پێغەمبەری خوا چی بەسەر هات؟ ئیدی خزمەکانی خەمیان نەما و هەڵسانەوە و بە ئومل خەیری دایکیان وت: بزانە بەڵکو شتێک بخوات. دایکی هات بۆ لای و تکای زۆری لێکرد، بەڵام ئەو هەر دەیوت: پێغەمبەری خوا چی بەسەر هات؟ دایکی وتی: سوێن بەخوا، هیچ لەبارەی هاوڵەکەتەوە نازانم. ئەویش سوێندی خوارد، هیچ شتێک نەخوات هەتا هەواڵی نەزانێت.
ئەمە و سەدەها نمونەی تریش ئەوە ڕوون دەکەنەوە کە سەرداری بوونەوەران درودی خوای لەسەر بێت خۆشەویستی دڵی هاوڵانی بووە و ئامادە بوون خۆیان بکەنە قوربانی لە پێناویدا. هەر بەو شێوەیەش بووە خۆشەویستی سەرجەم ئومەتەکەی. بەو خۆشەویستیە بێگەردە وەک خەرمانەی مانگ دەورەدرا بوو. بۆیە چاوت بە پاسەوانێک یان خزمەتکارێک نەدەکەوت لە بەردەم دەرگاکەیدا، چونکە متمانەی بە دەوروبەری هەبوو. هەمووان خۆشیان دەویست، ئەویش هەمووانی خۆش دەویست.